بلێ تەماشەوانین هێژا تایبەت گەڕێدای سەکنا ڕووسێ لەسەر سووریێ نزیک بووناوێ بە جیهانا عەرەبیرە چارەسەرکردنا کریزا سوورێ ئەلێکساندر نازخارۆف چاودێری سیاسی ji مۆسکۆ و لەگەڵ منە سلااو بۆتە برێز نازخارۆف دخوازم دەستپێکێ دە بپرسم گەلۆ بەشداریە سووریە کۆمکارە عەرەبیدە ji بۆ çareseriya krîza Sûriye dikare bibe pêngavek? پێم وایە بەڵێ بە تایبەتی کە سووریا توانیویەتی پارە لە وڵاتانی عەرەبیەوە بۆ خۆی مسۆگەر بکە بۆ ئەوەی کە وڵاتەکەی بنیاد بنێتەوە چونکە کێشەی سەرەکی ئەو وڵاتە کە ڕوبەڕووی دەبێتەوە پێویستی بەوەیە کە وڵاتە بنیاد بنێتەوە واتە وڵاتەکەی بخاتەوە سەر پێ خزمەت گوزاریەکان بگەڕێنەوە بۆ وڵاتەکەی بۆ هاوڵاتیانی وە چوون دەرکردنەوەی دەرگای وڵاتانی عەرەبی بەڕوویدا ئەمە ئەم کێشەیە بۆ چارەسەر دەکا و دەرەنجامی باشیشی دەبێت و هیوادارین کە سووریا بتوانێت کە وڵاتانی عەرەبی لە دەوری خۆی کۆ بکاتەوە و پارەیەک دابین بکە بۆ وڵاتەکەی بۆی کە بتوانێت ئەو قەیرانە سەربازیە کۆمەڵایەتی خۆی تێپەڕێنێ. باشە رووسیا دکارە ژن و ئاواکردنا سووریەرە ببە ئالیکار؟ پێم وای بێ کۆمپانیا ڕووسیەکان ئاکتیڤن چالاکن لە سووریا مەبەستم کۆمپانیا بنیادنەرەکانە لە 2010ەوە هەندێک پرۆژەیان هەیە لە تەرتوز لە لازقیە و پێم وایە خاڵی سەرەکی و هۆکاری سەرەکی و هاوکاری سەرەکی کە رووسیا ئەتوانێت بیکە ئەوەیە کا سەرچاوی مرۆیی واتە لە ڕووی ڕاوێژەوە لە ڕووی خەڵکی خەبیرەوە و جیالەوەش لە بوارێکی دیکە هەڵگرتنەوەی بۆمبەکان و تەقەمەنیەکان خاوێنکردنەوەی ئەو وڵاتە رووسیا توانوێتی ڕۆڵێکی باش بگێڕێەوە ئەزمونێکی باسیشی هەیە رووسیا چونکە ئێمە کێشەی گرۆزنیمان هەبوو دوای ئەوەی کە لە شەڕی دووەمی چەچان گرۆزنی دبینیتان چی لێ هات و ئێمە ئەزمونێکی باشمان هەیە و دووەم شتیش وەبەرهێنان دێ وەبەرهێنانی ڕووسی دێت لە رووسیا پێم وابێ دوای کۆتایی هاتنی شەڕی ئۆکرانیا چونکە زۆرێک لە جوهدی رووسیا ئێستا لە ئۆکرانیایە ئەگەر ئەم کێشەیە کۆتایی بێت بە دڵنیاییەوە ئەتوانێت هەموو چاوی خۆی بخاتە سەر سووریا و هەنگاوێکی زۆر باش بیباتە پێشەوە وەبەرهێنانی باشیش دەرفەتی باشەیە بۆ کۆمپانیا ڕووسیەکان وەکو دروستکردنی برێز نازهارۆف دخوازم بزانبم نوها بەتی دیکە بەڵێ دخوازم بزانبم نوها لە شەرێ نافخۆی سووریە بسەد هەزاران ئینسان ئێکو مر ژیانە خۆشدەستان هاتن کوشتن 10 میلیۆنان زێدەتر پەنابەرن یانێ چارەسەرییا vê کریزê یعنی گۆرا باهوەریاتە وسا حەسانی دکارێ چارەسەر ببێ و سووریە کەتە ناو کۆمکارە عەرەبیدە و رووسیا ژی گوت کام vê مژارێ چارەسەر بکن وسا حەسانیە گۆرا باوەریات بەڵێ ئاسانە ناڵێم بەو شێوەیەش کە زۆر ئاسانە بەڵام ئاسانە زەحمەتیش نییە شتێک نییە نەکرێ چونکە بینیتان کە سووریا لەو گۆشەگیریە هاتە دەرەوە کێ چاوەڕێ دەکرد سووریا بێتە دەرەوە لەو گۆشەگیریە ئێستا پێشوازی لێ دەکرێت لە ناوچەکە وڵاتانی ناوچەکە مامەڵی لەگەڵدا دەکەن و لەگەڵ هاوبەشە عەرەبەکانیدا دەنیشێ قسە دەکا بۆیە بنیادنانەوەش بۆ بنیادنانەوەی سووریا کارێکی ئاسان نییە لە ڕووی سەرچاوی مرۆییەوە لە ڕووی کاتەوە بەڵام بە دڵنیاییەوە شتێکیش نییە نەکرێ تێچووەکەی زۆرە کاتێکی زۆری دەوێ سەرچاوی مرۆیی دەوێ و بابەتی ئیدارەدانی ئاوارە و پەنابەرەکان گەڕاندنەوەیان دروستکردنەوەی خان و خزمەت گوزاری سەرەتایی ژیان بۆیان ئێستا لە گفتوگۆدان لە نێوان رووسیا و تورکیا و سووریا و ئێران لە مۆسکۆ ئەم بابەتە باز کراوە بۆیە ڕێگەیەکی دوور و درێژیان لە پێشە ئەگەر وڵاتانی ناوچەکە بە دیاریکراوی وڵاتانی عەرەبی بەشدار بن و دەرگای خۆیان بەم شێوەیە بەکراوەی بهێڵنەوە
مەبەستیان بێ کە سووریا بکەوێتەوە سەر پێ و خەڵکی ئاوارە و پەنابەر بگەڕێتە وڵاتەکەیان بەدڵنیایەوە دەتوانن کە کارێک بکەن کە خەڵکی سووریا بتوانێت بچێتەوە سەر ژیانی ئاسایی خۆی و بژێوی ژیانیشیان دابین بکەن و ئەمنیەتیان هەبێ ئاساییشیان هەبێ بەوەی کە لە هەر ڕوویەکەوە لە زۆر دەرفەت هەیە لە بەردەم وڵاتانی عەرەبی ئێستا درێژێ نازارۆف هەروەها دخوازم بپرسم ji derveyî wê pirsê dixwazim bipirsim niha Sûriye rastiya Sûriye rastiyekî wisa niha li aliyekî rejîmî heye li aliyekî opozisyonê heye welatekî pir netev e miletê duyem li Sûriye Kurdin yanî li gora bahweriya te Sûriya nû dê bikaribe van guherînan va pêkhateyan hemûyan hem bêz bike tu çawa dibîne Rusya dikarî bibe alîkar ji bo vê yekê من پێم وایە سووریا هیچ دەرفەتێکی نییە دەبێ دان بە ئۆتۆنۆمی کوردستان بنێ بە شێوێک لە شێوەکان چونکە ئەمە ڕاستی واقعێکی سیاسیە و هیچ دەرفەتی دیکەی نییە رووسیا هەوڵی داوە کە بە شێوێک لە شێوەکان لە دەستوری سووریادا کە 2017 باسی لێوەکرا هەوڵیدا کە زۆر بەجددی ئەم بابەتە چارەسەر بکە بەڵام بەداخەوە لە کرداردا نەمان بینی کە ئەم شتە بکرێ بەڵام سووریا ئەگە دەیەوێت کە جارێکی دیکە تووشی کێشە نەبێتەوە دەبێ ڕێز لە مافی نەتەوەکانی دیکە بگرێ لە ناویشیاندا نەتەوەی کورد کە لە باکووری ڕۆژهەڵاتی وڵاتەکەی دەژین بۆیە بە هەر شێوەیەک بێ دەبێ بە بۆچوونی خۆم دەبێ ئۆتۆنۆمیەک بۆ کوردستان هەبێ و رووسیا بەردەوام ئەمەی بە ئاشکرا وتووە کە ئۆکەی داوە گڵۆپی سەوزی داوە بۆی کە ئۆتۆنۆمی بۆ کورد هەبێ لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا بۆیە من وەکو خۆم پێم وایە هیچ بژاردەیەکی دیکە نیە لە بەردەم داهاتووی سووریا ئەگە بیاوێ وڵاتەکەی خۆی جارێکی دیکە نەکەوێتەوە ئەو کێشە و تەگەرانەی کە ئێستا هەیەتی دەبێ ئۆتۆنۆمی بداتە کورد سپاس بۆ te Alexander Nazarov çavdêrî siyasî ji Moskov li gel